هەمیشە هەوڵی نوێگەری دەدات لە کارە هونەرەکانی. بەشێکی زۆر لە کارەکانی باس لە نەهامەتی ژیانی ژنان و کچانی کوردستان دەکا. ئەمجاریان بە تەشی و بەن و خوری دەیەوێت پەیامێکی گەورە بگەێنێت و بە کۆمەلگا بڵێت گەرژن نەبوایە ئێستا ژیان هەر نەدەبوو. لەم کارە هونەریە سەرتا سەرقاڵی دایکە تەشەکەیە کە هەر لە کۆنەوە ژنان بەکارێن هێنا و مەبەستێتی دوای تەواوکردنی کارەکەی ئەو کات لە ئامۆزەخانەیەک پیشانی بینەرانی بدات. ڕۆژێک لە کۆڵانێکی کوران دوکانێکی بچکۆڵەی لێبوو، بینیم مێرمنداڵێک لەسەر ئەو دوکانە دانیشتووە و لە بنمێتی ئەو دوکانش تەشیەکی کوردەواری قەدیمی هەڵواسراوە کە لە منداڵەکەم پرسی ئاخۆ دەزانێ ئەوە چیە؟ گوتی چۆن نازانم، ڕزقی ئێمە هەموو لەسەر ئەو تەشەیە چونکە ئیدایە گەورەیە نەوە دوایینەوە پاراستومانە. منیش یەکسەر گوتم بۆ ئەو تەشێ نەکەم بە بیرۆکەی کارێکی هونەری. ئەمە کارە تەواوکراوەکەی فازڵ شەوڕۆیە لە مۆزەخانی ئاغالە لە کۆیە دایناوە. کارە هونەرەکەی ناوناوە سەمای تەشەکان کە لەسەرەوەی خوریەکە و لە خوارەوەی 22 تەشی پێکاتووە و یەکێک لە تەشەکان بە دایک ناوی دەبا و ئەوانی تر هەریەکان باس لە ئازار و نەهامەتیکی ژن و کچێک دەکا. کارە هونەرەکە هەرچەندە بچووکە بەڵام چەندان مانای قوڵی لە خۆی کۆ کردوێتەوە. هەرکەس تەشیەکان ببینێت یەکسەر مێشکی بۆ لای 1001 پرسیاری بێ وەڵام دەڕوات. ئەو دایکە تەشیە بۆ من بوو بە هەوێنی ئەوەی کە ئەو کارە هونەریە دروست بکەم، بەوەی کە زیاتر ئەوە پیشەی ژن بووە لە هەموو کوردستاندا، کەواتە ئەوە یەکێک لە خۆشەویستەکانی ژنە و لە بەرهەمەکانی ژنە و لەو بەرهەمانەیە کە ژن بە ئێمەی دەبەخشێ. بۆیە من ویستم 21 تەشی دروست بکەم، هەر یەکێک لەو تەشیانە گزارشت لە ژنێکی کورد بکات. بۆ نمونە ئەو ژنە کە ڕەشپۆشە، هەموو لەشی دڕکە، هەموو لەشی ئازار و ئەشکەنجە و خەم و خەمبارە، تعبیر لە ژمارەیەکی یەکجار زۆر لە ژنی کوورد دەکات کە دایکی شەهیدە، کە مێردی شەهید بووە. فازڵ نووسەر و شاعیرێکی دیاری کۆیە، لە پەنای نووسین کاری هونەری دەکا و هەر کارێکیشی پەیامێکی گەورەی تێدایە. تەنانەت لە پێش قشڵەی کۆیە پەیکەری تۆپێکی دروست کردووە. پایکەرەکە بۆتە جێگای سەرنجی زۆرێک لەو کەسانی کە سەردانی قەزاکە دەکەن. دیارجەمەل بۆ دەنگی ئەمریکا کۆیە.